باسی هونەرمەندێکی زۆر جوانەکەین باسی هونەرمەندی گەورەی کورد سابر کوردستانیەکەین کە 5 ساڵە بێت بەهۆی کۆرۆنای نەگریسەوە بەجێی هێشتین بەداخەوە کە بەهۆی کۆرۆناوە چەندین هونەرمەند چەندین کەسایەتی جوانمان لێ ڕۆشت کە ئەم هونەرمەندە جوانە بەرهەمی زۆر جوانی بەداخەوە کە هونەرمەندێک کە بوو هونەرمەندانەوە بە منش سڵاوی خۆم بگەێنم سڵاوتان لەبێ کاتەوە هەموو کاتێکتان باش کورسات مەگەزینتان پێشکەشەکەین وەکو هەموو ئێوارەکانی دیکە با کۆمەڵێک بڕگە و بابەتی هونەریەوە ئەبینە میوانی ماڵەکانتان و تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنەوە چونکە ئەمڕۆ بەرنامەکەمان بەردەمتمانە جیاوازە بەڵام بەڕاستی ئەمە جیاوازە باش تۆ چینۆ لای هەواڵەکەی تۆ چینۆ لای هەواڵەکەمان و وەکووتمان باسی هونەرمەندی گەورەی کورد سابر کوردستانیەکەین و ئەو شعرە جوانەکە خوێندمانەوە یەکێکە لە بەرهەمە جوانەکانی هونەرمەند سابر کوردستانی کە ئەم بەرهەمە لەلایەن شاعیری گەورەی کورد عەبدوڵڵا پەشێو نووسراوە تێکسەکە لەلایەن ئەو نووسراوە بەڵام زۆربەی تێکسی گۆرانیەکانی هەڵقوڵاوی ناخە جوانە دڵە جوانەکەی خۆیەتی ڕاستە نەیتوانیەوە بە چاوەکانی دنیا ببینێت بەڵام هەوڵی داوە لە ناخەوە وەسفی جوانی هەر شتێ بکات کە گۆرانی بۆوتووە. ئەو نەیدەتوانی بخوێنێتەوە توانای نووسینی نەبوو کەچی جوانترین هۆنراوەی دانا ناوەڕۆکی هۆنراوەکانی کتومەت ڕنگدانەوەی ژیانی تایبەتی خۆی بوو. سابیر محەممەد ئەحمەد لە ساڵی 1955 لە شاری کەرکووک لەدایک بووە. ئەم هونەرمەندە سەرەڕای ئەوەی نەیدەتوانی جوانی و باران و پاییز و بەهار و سروشتی کوردستان ببینێت بەڵام هەموو ئەمانە دەکاتە ئاواز و لە ڕێگەی گۆرانی و شعرەوە دەریان دەبڕێت و بەرگێکی تایبەت و چێژێکی پڕ لە هەست و سۆز دەکات بە بەریاندا. لە منداڵیەوە بەهۆی هەڵی پزیشکی و بینایی چاوەکانی لەدەستداوە هەر لە قۆناغەکانی سەرەتاییەوە خولیای گوتنی گۆرانی هەبووە. ساڵی 1970 دەستی بەکاری هونەری کردووە. ساڵی 1970 یەکەم گۆرانی خۆی لە تەلەڤیزیۆنی کەرکووک تۆمار کردووە. خاوەنی چەندین بەرهەمە و زۆربەی بەرهەمەکانیشی خۆی شاری بۆ نووسین و شعرەکانیشی هەڵقوڵاوی ناخ و هەستی خۆی و تەنانەت زۆر بەشیانی بەسەردا هاتووە. لە بەناوبانگترین بەرهەمەکانی ئەم هونەرمەندە دیاری کورد لە دوورەوە من غەریبم پەرێشانم خۆزگە و ئەمیرە. هونەرمەند سابر کوردستانی لە ساڵی 2020 بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و لە تەمەنی 65 ساڵیدا کۆچی دوایی دەکات. دەردێکی وەهایان توش بووە لەم شارانیە دەرێمانم تۆ ئەو چایاوانەی ڕوونایەکین بۆ منێ تۆ ئەو خەیاڵانەی ڕیز بوون لایەگەرێدنێ تۆ ئەو چایاوانەی ڕوونایەکینێ بۆ منێ تۆ ئەو خەیاڵانەی ڕیز بوون لایەگەرێدنێ لە ناخی دڵدێ پێت وتمە لاوایە لە ناخی دڵدێ پێت وتمە لاوایە تەمەنی پیری گڕایە مادوایە وایە ئەوەی ڕووگەی دڵ و چاوە تەنها بتێکی شکاوە ئەوەی ڕووگەی دڵ و چاوە تەنها بتێکی شکاوە